ماوەی مانگێکە پێدانی غاز بە هاوڵاتیان لە ناو شاری سلێمانی کەم بۆتەوە و دابەشکردنی نەوتی سپیش وەستاوە. هاوڵاتیان بۆ وەرگرتنی بتڵێ غاز ڕۆژانە لە کاتژمێرەکانی سەرەتای بەیانیەوە لە فلکەی مامەڕیشە دەوەستن و زۆر جاریش هەیە بەهۆی کەمی بەشە غازەوە بەریان ناکەوێت. پارێزگاری سلێمانی دەڵێت کێشەی غاز لە سلێمانی چارەسەر کراوە و بەشە غازیان زیاد کردووە. ئەگەر هاوڵاتی 3 غاز و 4 غاز پڕ نەکات بەیەکەوە گرفتی کەمی غاز نییە. بۆ نەوتەکەیش دەڵێت دابەشکردنی لە دەسەڵاتی ئەوەندا نییە و وەزارەتی سامانە سروشتیەکان و عێراق لێی بەرپرسە. بەسوپاسەوە بەشە غازی سلێمانیمان زیاد کردووە و ئێستا و کێشەیە چارەسەر بووە و لە هەموو دۆخەکانە نەمانێشتووە نرخەکەی بەرز بێتەوە کامە شتێکی کەم نییە بەڕاستی. قەیرانەکە لە شوێنێک بۆ شوێنێ فەرقەکەوە پەیوەندی بە خۆمانەوەیە. هاوڵاتی پەرپرسیارە هەتا حکوومەت. ئێمە وەکو حکوومەت بەشی سلێمانی 13 بەش بۆ کردومانە بە 15 بەش کە قەت سلێمانی 15 بەشی وەرنەگرتووە. بەڵام هاوڵاتیش کە لە ماڵەوە 3 بتڵی پڕی هەیە ناکرێت بچێت 4 پڕکە. هاوڵاتیش کە ئەزانێت سیارەکە بە گەڕەکەکان ناگەڕێ ئیتر نابێ بێ بە مشکی لە لای و ئەوەشی کە وەکیلە ئەوەشی کە معمەلی هەیە ڕێناین و لیژنەکانی قایمقامێت و قایمقامێتەکان بە سوپاسەوە زۆر بە وردی لیژنەکانیان نەگەڕێ لەگەڵ تیمەکانی ئاسایش و پۆلیس و لیژنەی ئارامی شارەکانە بەڕاستی سزای تومی هەر کەسێگەین کە قۆرەخکاری بکە کە بیشارێتەوە کە بە نرخی گران بیفرۆشێ کە نەیەڵێ ئەو بەشەی کە هەیە بۆ سلێمانی وەکو خۆی بگاتە خەڵک. بەشە نەوت ئەوە سێتە سەر وەزارەتی سامانە سروشتیەکان. وەزارەتی سامانە سروشتیەکان ئەو دەسەڵاتیان لە پارێزگاکان وەرگرتوێتەوە ئەمەمان ڕاگەیاندووە ئەرکی دابینکردنی نەوت دەکەوێتە سەر حکوومەتی ئیتیحادی وەزارەتی نەوت کە بەڵێنیان ناوە وەزارەتی سامانە سروشتیەکان هەر بڕە نەوتێک ئەگەر زۆر کەمیش بێ لە 4 ساڵ و 5 ساڵی ڕابردووە گەشت پێ بە پارێزگای سلێمانی جیا لە هەموو پارێزگاکانی تر ئێمە دابەشمان کردووە. دوابەدوای لە دوانەکەی پارێزگاری سلێمانی سەردانی بەشێک لە غازفرۆشەکانی سلێمانیمان کرد. زۆربەیان لەبەر ئەوەی گرفتیان بۆ دروست نەبێت بۆ کامێرە قسەیان نەکرد. بەڵام دەڵێن قەیرانی غاز بەردەوامە و چارەسەریش نەکراوە. ئێوە غاستان هەیە بیفرۆشن؟ نەخێر ناوەڵا غاز نییە و چاکیش نەکراوە و ئەسڵ ئەساسیشی نییە. نەخێر قوربان ناوەڵاوان نییە و ئەگەر هەبێ غازەکان غازفرۆشەکان حسەیەکی کەمیان هەیە لە یەک بەتڵی زیاتر ناتوان بم بە خەڵک. ئەوەشی کە غازفرۆشە ئەمڕۆ زانێ بڕۆ پرسیار لە چەند غازفرۆشی گەشتکە و چاکیش نەبوو و بگرە زۆر خراپتریش بۆ لەوەی کە ئەوانەڵێن چاک بوو. حەزەکەی لە من مەپرسە بڕۆ لە خەڵک پرسە بڕۆ لەوکانی گەشت پرسە. من پێ دەڵێم زۆر خراپتر بووە. تۆ 50 غاز و 40 غازەی بەشێ کەسیش 2 غاز وەرناگرێت چیڵێ ئەوەی کە 2 غاز و 3 غاز وەرەگرێ تۆرە دەستکە بە چای منە هەمووی لێ غاز کەمتریشی هەیەڵێ نیو بەتڵمێ ماڵەوە هەیەڵێ پکنیکێکمێ بۆ پڕگەڕەوەی کە نەوێت بە چی بپڕەکەی باشە خەڵک ڕۆژانە زۆر دێ بۆ لاتان بڵێ غاز و وەرە تۆ ڕۆژانە وەرە سەر بە بزانێکە چیا خەڵک یاڵێ غاز ئەیکە نەبێت تۆ کابرا یەخەیە ماگرێ بۆ یەخەیم نەگریکا کە بڕۆی خێوانە بگرێکە بەدەستیانە بڕۆی خێوە بگرێ کاڵێت چابووە لەکوێ چابوو بڵێ کاکە لەکوێ چاوە لە ماڵی خۆتا چاک بۆ خەڵک بۆ دێنیا ئاگاو لێ نییە قسەی سەر شاشەوەمانە چییە یعنی هەتاکەی بوو بەچی ئەژینە ئەسڵ و ئەساسی نییە و چاکیش نەبوو وەرە خۆت بڕۆ پرسیارکەیتە خۆ بۆ لە دەمی ئەو بۆ ئەو بەس خۆ کەس لێوێ پرسیاریان لێ ناکات ئێمەش دەممان نایگاتیەوە. سلێمانی ڕۆژانە پێویستی بە 500 تۆن غاز هەیە بەڵام تەنها 220 تۆنی بۆ دابین دەکرێت لەگەڵەوەی لە ئاسنووری سلێمانی ڕۆژانە 1000 تۆن غاز بەرهەم دەهێنرێت. بەپێی بەڵگەکانی لیژنەی پیشەسازی و زەش لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هۆکاری کەمی غاز لە ئێستادا ئەوەیە بەشێکی زۆری با وڵاتانی دراوسێ بە نرخی زۆرتر دەفرۆشێت و بە هاوڵاتیان نادرێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.